حي على الصلاة. ماوەی چەند ڕۆژێکە بانگدانێک لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان دەنگدانەوەی هەبوو بە ملیۆنان بینەری هەیە. من ئێستا بە دیاریکراوی لەسەر شەقامی 150 مەتریم لە نزیک گوندی گرجوتیار، گەنجێک بە ناوی دەرباز مزەفەر لە گوندی گرجوتیار ئەو لێرە بانگی داوە و بە ملیۆنان بینەری هەبوو هەم لە کوردستان و هەم لە دەروی کوردستانی. زامن دەمێت قسە لەگەڵ کاک دەرباز بکەم. کاک دەرباز سەلام عەلەیکوم، دەمەوێت پێم بڵێ بۆچی لێرە بانگت داوە، ئەو بانگە چی بووە دەنجی دایەوە؟ عليكم السلام ورحمة الله وبركاته. بخير بين سباستان دكم لو بس تركب نوي سلامة بياخو والله أمن بخوم مالم ليرة لقردو تيارة استا بانك دان وشتيوان نما بلين مزقوتي بتواني بانك دي همي هر لا مزقوتي صاف بانك دريو إلكترونية بخش ذكريها تأثير حدود اتزامنيش أو متزالنا ما لو خوم ديم أليرة لو دشتو دري بانك دم تمشام كرت إيرش صداي هي دنگدانوي هي لبر هندياتم ليرة بانك كم تسجيل كرت طبعا إيرة ئاوی خاوێنی پێدادێ هەر شوێنی ئاوی خاوێنە و ئاوی باران و ئەشتانێ بەڵێ. باشە کاک دەرباز بۆ خۆت دەرچووی بەشی زانستە ئیسلامیەکانی یاخود شریعەت تەواو کردووان تەواو کردووە شارەزایی چیت هەیە لە دین؟ بەڵێ الحەمدولillah من لەوە تێ منداڵم هەر لەناو دەرس و دیراسەی دینی بوویمە مامۆستایە باشەکانی هەولێرێ دەرسیان پێگوتیمە الحەمدولillah و بەخۆم مدرسەی مەلافایزم تاوا کردی لە هەولێر هەیە هەروە لە دوای ئەو پەیمانگای زانستە ئیسلامیەکانم تاوا کردی الحەمدولillah. ئەو بانگە لاسای بانگوێژەکانی مەککەیە زیاتر ئەوان بە ئاوا بانگ دەدەن و تایبەت موەزینی گەورە عەلی مەلا لاساوی بوو ئەوەندەی خەڵک لێ رازی بوو دەڵێن سەوتەکەت بەویدەسی جا نازانم بەڕاستی وەڵەیە. باشە لە ڤیددیۆیەکەت لە تەنها لە ئەکاونتەکەی خۆت 130 میلیۆن بینەری هەبووە لە دیال ئەکاونتەکانی دیکەش و لە دەرەوەی وڵات و لە بەگشتی دەنگدانەوەی هەبوو تا چەند دڵت بۆ خۆش بوو یان کۆمنتەکان دەبینی چی هەستێک لا دروست بوو؟ بەڵێ وڵی ئەمن وەکو خۆم ڤیو ژمارە ئەوانە بەڕاستی شتێک نییە زۆر بە دوای کەوم، بەڵام ئەوەی کە زۆر ئەمنی دڵخۆش کرد هەندێک کۆمنت بوو غەیرە مسلمان لە هەموو جیهان هەندێک کۆمنتیان نووسی غەیرە دینیش بوون مسلمانیش نەبوون دایانووسی بەو بانگەی زۆر کاریگەر بوون، یعنی حتا ئەوەی یەکەم جارە لە ژیانم بتوانم داوە لەگەڵ غەیری مسلمان بکەم بە کۆمنتێک داوای ئەوم لێکردینە مادەم وێ هەروەرن مسلمان بن و بەڵکو ئینشاءالله لە دنیا و قیامەت بە تاکید قازانج دەکەن. باشە کاک دەرباز تەنها خۆت بانگ دەدەیان لە ماڵەوەش با بڵێن ڕۆژانە بانگ دەدەن؟ والله الحەمدولillah لە ماڵەوە من یعنی بەردەوام ئەمە گۆرانی شتیوامانە لە خۆمان هەر بانگ دەدەین و قورئان دەخوێنین لە خوای بەزیادبی کوڕەکەش مەر حەزی لێ لە ماڵی هەر دەنجی دێ. حي على الصلاة. حي على الصلاة. حي على الفلاح. حي على الفلاح. الله أكبر الله أكبر.